کاک سەباح نوعمان دەڵێت کەسێک دەڵێت چۆن خێزانەکانمان بە پرسی ئێمە دەبێت ڕۆژووی سنت بگرن دەبێت ئێمەش پرس بەوان بکەین ڕیش بهێڵینەوە. ئایا ئەم قسەیە تا چه ڕادەیەک ڕاستە؟ وەڵا هیچ ڕاست نییە کاکە سەباح گیان. ئایا ئێمەش دەبێت پرس بە خێزانمان بکەین بۆی ڕیش بێڵینەوە؟ پێم سەیرە. عائشە ڕەزای خوای گەورەی لێبێ دەیفەرموو والذي زين الرجال باللحى دەیفەرموو سوێند بەو خوایەی کە پیاوانی ڕازاندۆتەوە بە ڕیش. یعنی لای ئافرەتێک کە متەدەینە بێت ملتەزیمە بێت بە دینی خوا تێڕوانین و بینینیشی تەواو دەبێت چاک دەزانێت پیاو بە ڕیشەوە جوانترە. بۆیە دەیفەرموو سوێند بەو خوای کە پیاوانی ڕازاندۆتەوە بە ڕیش. ڕیش پیاو جوان دەکات نەک ناشیرنی کات. بۆیە ئەوە خێزانەکانتان پەروەردە بکەن کە مادام ئەمری پێغەمبەری خوای عەلەیه السەڵات وەسەلام ئەوە ناشیرن نییە کە بێت و تەکەیوفکەی لەگەڵ سونەتەکەدا فیتڕەتت پاک بێ ئێ باشە بۆ قژمان هەرچەندێک درێژ بێت ئەمە ناڵێن ناشیرنە یەخۆ موشە و یا خێزانت ئەو هەموو قژەی هەیە و درێژە و پرچی درێژە ناڵێ وەڵام مووەکانی تۆ بێزاری کردوم. بۆ مووی خێزانت تۆ بێزار ناکە بەڵام ڕیشی تۆ خێزانت بێزار دەکا مو هەرموو نییە. لە کاتێکدا خێزانت ئەگەر زۆربەی ئافرەتان لەوانەیە بە هەفتەیەکیش قژیان نەشۆن بەڵام تۆ ڕۆژی 5 جار بەلایەنی کەمەوە ڕیشت دەشۆیت دەستنوێش هەڵدەگریت کەواتە لەسەر ئەوە ڕای بێنن. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ من کان له شعر فلیکرمه کەسێک کە مووی هەیە جا ڕیشی هەیە قژی هەیە با ڕێزی لێ بگرێت. چۆن ڕێزی لێ بگری؟ دای بهێنە و با بۆنت خۆش بێ بە چەوری بکەیت هەسایی ئەمانە إن الله جميل يحب الجمال خوای گەورە جوانە و جوانیشی پێخۆشە نەک خوای گەورە لەگەڵ پیسی و لەگەڵ دزێوی و ناشیرنی بێت. و ئەمما ئەم قیاسە چۆن ئافرەتەکانمان بەبێ ئێمە دروست نییە ڕۆژووی سنت بگرن. ڕۆژووی سنەتە کە نەشیگرێت تاوانبار نابێ بەڵام ڕیش واجبە کە نەیهێڵیتەوە تاوانبار دەبی. ئەمە جیاوازی یەکەم. جیاوازی دووەمیان بۆچی دروست نییە و ئافرەتە ڕۆژی سنت بگرێ؟ چونکە لەوانەیە ئەم پیاوە حەز کات سەرجەیی لەگەڵ خێزانەکەی بکات ئێکە خێزانەکەی هاوسەرەکەی بە ڕۆژوو بێت ئەوە ناتوانێت بیکات. ئەی چی بکە؟ ناچار لەوانەیە تووشی ئەگەر ئیمانی بتەوە نەبێت تووشی حرام بێت کە خێزانی چیە وەڵا خانم بە ڕۆژووە ئای ئەم سبەی وەڵا هەر بە ڕۆژووە دوێنێ هەر بە ڕۆژوو بوو دووس بێ وەڵا من ڕۆژی سنت نابێرم هەر بە ڕۆژوو دەم. تۆ لەوانەیە پیاوەکەت لەو کەسانە بێت تەحمل نەکات. بۆیە لەوەدا دەبێت پرس بە پیاو بکرێت ئەمما پیاو پرس بەژنەکەی بکە ڕیشی هەبیانەی بێ نەخێرەمە کارێکی ڕەوانیە و دروست نییە.